وەڵامی لایەنە سیاسیەکان بۆ دەست پێشخەریەکەی مەسعود بارزانی تۆپی چارەسەری قەیرانی سیاسی خستەوە ناوماڵی پارتی دیموکراتی کوردستان، بەڵام ئەو حیزبە و سەرۆکاتی هەرێم تا ئێستا ئامادەکاریان لەو بارەیەوە ڕانەگەیاندووە. ئەوەش ئاماژەیەکی باش بۆ چوارلایەنەکە پیشان نادات. بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمان و یەکگرتو ئیسلامی و کۆمەڵ ئیسلامی بە ئەرێنی پەیامەکەی بارزانیان لێک داوەتەوە، ئامادەیان بۆ کوبنەوە دەربڕیوە. هەر بۆیە ئێستا لایەنە سیاسیەکان چاوەڕوانی دانانی مێزی گفتوکۆن کە بەڕای چاودێران ئەرکی پارتی و سەرۆکاتی هەرێما، بەڵام تا ئێستا ئەو دوولانە بە ئەرکەکەیان هەڵنەستاون. ئێستا دوو پرسیاری جددی هاتووەتە ئاراوە. یەکەم کۆبوونەوەکان کەی دەکرێن و ئامانجەکەی چۆن دەبێت؟ دووەم، ئایا پارتی و خودی مەسعود بارزانی نیازیان هەیە چارەسەری کێشەی سیاسی بکەن یان یاری بەکات دەکرێت؟ بە گوێرەی زانیاریەکان تا ئێستا پارتی هیچ وادەیەکی نەداوە بەلایەنەکان بۆ کۆبوونەوەی پێنج خۆڵی. هاوکات لاگەری کۆبوونەوەش دەنگۆی ئەوە هەیە پارتی نیازێکی هەیە بۆ ئەوەی کۆبوونەوەکی فراوان ئەنجام بدات لەگەڵ کۆی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان و تەنها پێنج لایەنەکە نەبێت، ئەوەش بەلای چوار لایەنەکەوە کە کورسی پەرلەمانیانەیە ڕایەکی سەرنجڕاکێش نییە. بۆیە ئێستا پارتی و لایەنەکانیش لە تاوتوێکردنی وەرەقەکانی بەردەستیانن بۆ دانوستان، بەڵام دانوستانەیەک تا ئێستا نازانرێت کەی مێزەکەی دادەنرێت. لەلایەکی ترەوە کەم تەرخەمی پارتی کە سەرۆکەکەی دەست پێشخەری کردووە لەگەڵ سەرۆکاتی هەرێم، هاوکات سەفەری مەسعود بارزانی بۆ ئیمارات مانەوەی بۆ چەند ڕۆژێک بەبێ ڕووکردنەوەی ئەجەندای سەردانەکە لەم کاتەدا ئاماژێکی باش پیشان نادات بۆ چوار لایەنەکەی تر، چونکە لەو باوەڕەدا بوون ئەگەر پارتی پەرۆشی دانوستان و چارەسەری کێشەکان بێت دەبوو پەلەی بکردایە لە دانانی مێزی دانوستان و چارەسەری کێشەکان، یان لایەنی کەم ئاماژێکی باشی لەو بارەوە پیشان بدایە. بەڕای چاودێرانی سیاسی ئێستا هەرێم لە بەردەم دۆخێکی ناڕوونی سیاسی و ئابووری تێپەڕ دەکات. لە دوای وەڵامی لایەنە سیاسیەکان بۆ دەست پێشخەریەکەی بارزانی ئاسۆیەک دروست بوو بۆ چارەسەری کێشەکان کە نەخشە ڕێگایەکیش دروست بێت بۆ چارەسەری قەیرانی داراییش. ئەوەش پێشەمولایەنەکان ئەرکی پارتیەک گەگەشە بەم دۆخە باشە بدات بۆ پێی پارتی خۆی قەیرانی سیاسی لەرێم دروست کردووە چونکە تۆمەتبارە بە پەخستنی پەرلەمان و ئیفلیجکردنی حکومەت. ئەمە جگەلەوەی زۆرینەی جومگەکانی ئێستای حکومەتی بەدەستەوەیە. چاودێریانی سیاسی جەخت لەسەرەوە دەکەنەوە وەڵامی لایەنەکان بۆ دانوستان ئەرکی ئەوەی خستوەتە سەر پارتی کە بەدەم چارەسەری قەیرانەکانەوە بڕوات و زەمینە سازی بکات بۆ دانوستانەکان. بە پێچەوانەوە شکستهێنانی دانوستانەکان دەکەوێت ئاستۆیە حیزبە و خەڵک زیاتر لە جاران پرسیاری جددیتر لەسەر پارتی و خودی مەسعود بارزانی دروست دەکەن.